من أنا؟ هذا سؤال الآخرين ولا جواب له. عشقی نیشتیمان لەهی ئەو کچەی خۆشمان دەوێ گەورەترە. لە تەمەنی 23 ساڵیدا دەروێش عاشقی کچێکی جوولەکە دەبێت بە ناوی ڕیتا و دەبێتە سەرچاوی سەرەکی ئیلهامی شیعرەکانی مەحموود دەروێش و چەندین شعر لەسەر جوانی ڕیتا دەنووسێت و لە شعرێکیان دەڵێت ناوی ڕیتا شادیەک بوو لە زارمدا، جەستەی ڕیتا شایەک بوو لە خوێنمدا. پەیوەندی ڕیتا و دەروێش بەردەوام دەبێت تا ساڵی 1967 و لە کاتی دەستپێکردنی جەنگی حەوڕۆژە ڕیتا بڕیار دەدات بچێتە ڕیزی سوپای ئیسرائیل و ئەوەش دەروێش تووشی سەر لێ شێوان دەکات و بەر لە ڕۆیشتنی ڕیتا مەحموود دەروێش بە شعرێک داوای مانەوەی لێ دەکات و دەڵێت ئازیزم سەیری ئەم تفەنگە مەکە، من سەرباز نیم، من تەنها شەیدای تۆم، دەمەوێت جیهان ڕزگار بکەم تا بە تۆ بکەم، ئەمە داواکاریەکی کەم نییە، ڕزگارکردنی جیهان گەیشتنە بە تۆ. بەڵام لە کۆتاییدا هەردووشیان نیشتیمانەکان هەڵدەبژێرن و مەحموود دەروێش دەڵێ عاشقی نیشتیمان لەهی ئەو کچەی خۆشمان دەوێ گەورەترە. لە ساڵی 1995 لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا شاعیری لوبنانی عەباس بەیضون پرسیاری لە مەحموود دەروێش کرد دەربارەی هۆکاری جیابوونەوەی لە ڕیتا. مەحموود دەروێش لە وەڵامدا گوتی ئەوە یەکەمین جارە من ئەو نهێنیە ئەدرچێنم. لە ڕاستیدا جەنگی عەرەب ئیسرائیلی ساڵی 1967 کۆتایی بۆ خۆشەویستیەمان هێنا، چونکەوە تەنها شەڕ نەبوو لە نێوان دوو دەوڵەت، بەڵکو شەڕ بوو لە نێوان دوو ڕۆح و دوو جەستەدا. بێنە پێشچاوی خۆت خۆشەویستەکە چەشی هەڵگرتووە و کچان و کوڕانی وڵاتەکەت دەکوژێت. ئەمە تەنها لەسەر دڵت قورس نییە، بەڵکو لەسەر عەقڵ و ویجدانیشت قورسە. حذاري حذاري من جوعي ومن غضبي أنا عربي. دەروێش لە گوندی ئەلبیروە لە گالیلێ لە ساڵی 1940 لەدایک بووە. لە ساڵی 1940 خێزانەکەی ئاوارە بوو بۆ لوبنان کاتێک گوندەکەیان لە لای سوپای ئیسرائیلەوە خاپورکرا لە کاتی نەکبەدا. ساڵێک دوای خاپورکردنی ئەلبیروە خێزانی دەروێش گەڕانەوە ئیسرائیل. ئەو باوکە سەرکەوت و سەرمایەدارەی جارانی بە ناچاری بۆ کرێکاری چێڵگەکان. يوم الأحد في البيت أجلس لا حزينا لا سعيدا، لا أنا أو لا أحد. كتبي مبعثرة وورد المزهرية لا يذكرني بمن أهدته لي، فاليوم عطلة كل ذكرى، إنه يوم الأحد. دەروێش یەکەم شعری خۆی لە تەمەنی 8 ساڵاندا ئافراند. لە تەمەنی 17 ساڵاندا ناوبانگێکی گشتی دەرکرد بوو وەک شاعیرێک. لە بیستەکانی تەمەنیدا لەژێر کاریگەرینەوەیەکی نوێی نووسەرانی عەرەبیەوە دەروێش دەستی کرد بە شکاندنی فۆرمە کلاسیکەکان. دوای ئەمە بۆ ماوەی نزیکەی 40 ساڵ دەروێش فۆرمێکی زۆر نایەبی سەرنجڕاکێش و پڕەنجی دەربارەی هەنار، کۆتر، ئاسک، زەیتون، خوێن، خۆشەویستی، شەهوەت، ئۆرشەلیم، دیمەشق، ئەندەلوس، دار، پەپولە، ڕووبار، قاوە، بیرەوەری، خەون، ماڵ، تفەنگ، تانگ و ماتەمینی پێشکەش کرد. لا وقت للغد، أمشي أهرول أركض أصعد أنزل أصرخ أولول أسرع أبطئ أهوي أخف أجف أسير أطير أركض أنسى أرى لا أرى أتذكر أسمع أبصر أهدي أهلوس أهمس أصرخ لا أستطيع أسقط أعلو وأهبط أدمى ويدمى علي. مەحموود دەروێش لەبەرەوەی خۆی شۆڕژی ڕووسیاسەتمەداری گەلێکی ژێردەستە بوو زۆر جوان لە هەستی کوردەکان تێدەگەیشت و چوار شعری بۆ دۆزی کورد نووسیوە و بەناوبانگترینیان شعری کورد هیچ پەناگەیەکی نییە با نەبێ. يتذكر الكردي حين أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني، فالجبال هي الجبال. هويتي لغتي، أنا وأنا، أنا لغتي. قلت للكردي باللغة انتقمت من الغياب، فقال لن أمضي إلى الصحراء. قلت ولا أنا. مەحموود دەروێش تا ساڵی 1977 زیاتر لە 1 ملیۆن لە کتێبەکانی بە عەرەبی فرۆشرا بوون.
بەڵام بۆ ماوەی 3 ساڵ دوای داگیرکردنی لوبنان و گەمارۆکە و بۆردومانکردنی بەیروت لە ساڵی 1982دا دەروێش توانای نووسینی نەبوو. ئەو بێدەنجە بە نووسینی درێژە پەخشانە شعریەکەی یادەوەری لە بیرچوونەوە شکێنرا کە لە ماوەی 9 ڕۆژدا لە پاریس نووسرا. محمود دەروێش بەردەوام بوو لە کارە شۆڕجێ ڕووی خەباتجێڕیەکانی و لە ساڵی 1980 داوای لێکرا بۆ نووسینی ڕاگەاندنی سربەخۆی فەڵەستین. ئەو ئەندامی کۆمیتەی جێبەجێکاری ڕێکخراوی ڕزگاری خواسی فەڵەستینی بوو تا ساڵی 1993 کاتێک کە نەیتوانی ڕێکەوتنەکانی ئۆسلۆ قبوڵ بکات دەستی لە کار کێشایەوە. صارت تسمى فلسطين سيدتي أستحق لأنك سيدتي أستحق الحياة. دەروێش لە منفادا بووە کەسایەتێکی جیهانی، شعرەکانی بە ئینگلیزی، عەرەبی و هەروەها فەڕەنسیش دەخوێندەوە. زنجیرەیەک خەڵاتی وەرگرت، هەرچەندە خەڵاتی نۆبڵی وەرنەگرت کە زۆر کەس پێیان وایە چەندین جار بەدەستی هێناوە. لە کۆتاییەکانی نەوەتەکان دەروێش گەڕایەوە ڕامەڵڵە کە هێشتا هەر بە خاچی فەڵەستی مابوویەوە و لەوێ ژیانی بەسەر برد تا بەهۆی کێشەی دڵ لە ساڵی 2008 لە نەخۆشخانەیەک لە هۆستن لە ئەمریکا لە تەمەنی 67 ساڵیدا دوای نەشتەرگەریکردنەوەی دڵ ماڵ ئاوای لە ژیان کرد. يحبونني ميتا ليقولوا لقد كان منا وكان لنا. ئەو زیاتر لە 30 بەرهەمی شعری 8 کتێبی پەخشان و زۆرێکیش دەڵێن ئەو گەورەترین شاعیری نیوەی دووەمی سەدەی 20ەمە. تنسى كأنك لم تكن، تنسى كمصرع طائر، ككنيسة مهجورة تنسى، كحب عابر وكوردة في الريح وكوردة في الثلج تنسى. تنسى كأنك لم تكن، تنسى كمصرع طائر، ككنيسة مهجورة تنسى، كحب عابر وكوردة في الثلج تنسى.